ئازیزان سڵاوتان لەبێت بەخێر بێن بۆ بەرنامەیەکی تایبەتی دەنگی ئەمریکا. کتێبی هیچ هەواڵێک جگە لە چیاکان نووسراوی لە زیندانی مانووسەوە 31 مانگی حوتی 2018 واتە ماوەیەک لەوە پێش بڵاوکرایەوە. لەگەڵ بڵاوبوونەوەم کتێوە سەرنجێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشا و زۆربەی میدیاکانی جیهان لەبارەی کتێبەکە نووسیان. کتێبەکە بە زمانی ئینگلیسی بڵاوکراوەتەوە و لەلایەنی دکتۆر ئومید تۆفیقیان مامۆستای فەلسەفە لە زانکۆی قاهرە و مامۆستای میوانە زانکۆی سیدنی کراوەتە ئینگلیسی. گرنگی ئەم کتێبە چییە؟ ئومیدی بووچانی نووسەری کوردی ئەم کتێبە کە مای 5 ساڵ لە مانووس دەژی چۆن ئەم کتێبی نووسیوە؟ چی بۆتە هۆی ئەوە کە ئەم کتێبە هەر ئێستا لە ئامازۆن لە ئوسترالیا پرفرۆشترین کتێب بێت و سەرنجی زۆر بۆ لای خۆی ڕابکێشێت؟ ئەمڕۆ میوانداری بەڕێز بێهروزی بووچانی دەکەین بۆ باس سەبارەت بەم کتێبە و هەروەها سەبارەت بەو فیلمەی کە ساڵی پار دروستی کرد. بێهروز چۆن توانیوێتی وەک پەنابەرێک کە لە زیندان ڕادەگیرێ لەگەڵ هەندێکی تردا لەم ماوەیەدا هەم کتێبێک بنووسێ هەم لەگەڵ فیلمسازێکی تردا هاوبەش فیلمێک بە نێوی چۆکە تکایە کاتمان لێ پرسە دروست بکەن. فیلمێکە لە جەژنوارەی ئوسترالیا و هەروەها لە جەژنواری فیلمی لەندەن بڵاوکرایەوە. کاک بێهروز بەخێر بێن بۆ بەرنامەی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئەم دارفەتە کە بتوانم لەگەڵ بینەرەکانی دەنگی ئەمریکا قسە بکەم. کاک بێهروز وەک پرسیاری سەرەتایی کاتێک باسی نووسنی کتێب دەکەین ڕەنگە بۆ زۆربەی ئێمە نووسەرێک بێتە خەیاڵەوە کە یا لە ژووری خۆی یا لە کافیەک یا کتێبخانەیەک دانیشتووە و کامپیوتەر یا لەپتاپێک لەبەردەستدایە و خەریکی نووسینە ڕۆژانە ڕەنگە 7 ساعتێکی نووسین بێت یا تەنانەت ئەگەر ئیشێتری هەیە لەلاوە کاتێکی تایبەتی هەیە بۆ نووسین و لە ئاسایش دەنووسێت. کتێبی هیچ هەواڵێک جگە لە چیاکان لەلایەنی ئێوە چۆن نووسراوە؟ ئایا ئێوەش ئەسمونێکی هاوشێوەتان بووە؟ ئەم کتێبە لە بارودۆخێکی زۆر سەخت نووسیمە چۆن ئەو ئاماژەت کرد بە جەنابەت ئاماژەت کرد بە نووسەرەکانی کە لە نێو ئافیس دانیشن یا لە شوێنێکی باش ڕاحەت بۆ خۆیان دەنووسن. ئەمە زۆر بارودۆخێکی سەختە کە کتێبی نووسی ئەوەیشان لە نێو شوێنێک وەکو دوورگەی مانووس. بەڵام ئەو پرۆسەی زۆر سەخت بوو. ئەمە زۆر سەخت بوو کە من یعنی دەبووە کە ئەم کتێبە لە نێو یعنی لەسەر کاغەز من نەمنووسیوە. ئەم کتێبە تەواوی لە نێو واتساپ نووسیمە و تیکە بە تیکە ناردم بۆ دکتۆر تۆفیقیان کە ئەویشان وەرەگەڕێنێ بە ئینگلیزی. زۆر پرۆسەیەکی سەخت بوو. من لەسەر کاغەز نەمنووسە بە بوونەی ئەوە کە من دەترسام کە ئەو کەسانە کە لە نێو ئەم کامپە کار دەکەن بین و کاغەزەکان بیبان. یعنی من بە بوونەی ئەوە بوو لە نێو واتساپ نووسیم. هەر ئێستاشم کە قسە دەکەم لەگەڵ ئەنگۆ من کتێبە هێشتا بە دەستم نەگەیشتووە. تەنیا من نووسیمە و تیکە بە تیکە لە ڕێگای واتساپ ناردم بۆ دکتۆر تۆفیقیان کە نزیکەی 5 ساڵ درێژەیەکیشا کە ئەم پرۆسە تەواو بوو کە ئێستا کتێبە بڵاو بووەتەوە بەڵام هێشتا من نەگەیشتوە سەر دەستم. کاک بێهروز وەرگێری کتێبەکەی ئێوە دکتۆر ئومید تۆفیقیان لە وتارێک لە گاردیەن نووسیوێتی کە ئەم کتێبە هەم ڕنگدانەوەی ئەزمموی ڕۆژنامەوانی و هەم شێوازی ڕوانینی سیاسی بێهروزی بووچانی پێوە دیارە و هەم بە شێوازێک دەروونناسی کەسایەتیەکان و هەروەها شێوازی ڕوانینی فەلسەفی بە جیهان ئوستورە و هەروەها ئازایەتی و کولتوری فولکلۆریشی پێوە دیارە و ئەمە بە جۆرێک شکاندنی ژانرەکانە و تێک هەڵکەشە لە هەمووی ئەم ژانرانە. ئەمە با بڵێن هەڵبژاردەی ئێوەیە بۆ نووسین یا بە شێوازێک هەڵقوڵاوە بێ ئەوە هەڵتان بژارد بێت نووسینەکە ئاوای لێ هاتووە؟ من دەتوانم بڵم کە ئەمە شێوازێکی تایبەتیە کە تەنیا من یعنی تایبەتە بۆ خۆم کە من ئەو کاتەکە دەنووسم زۆر کۆنتترۆلم نییە لەسەر ئەمە کە چۆن دەرتێت ئەم نووسینەوە بەڵام من ئەو کاتەکە دەستم پێ کرد بە نووسینی ئەم کتێبە
یک چوارچوی ل بیرم بوی چوارچوی یک پلانی درجامو لسر او پلانه نووسین بەڵام زۆر کۆنتترۆلم نەبوو کە ئەم کتێبە یعنی زۆر لایە یعنی هەم لایە فەلسەفی هەیە هەم دەرووناسی هەیە هەم میژوویی هەیە من زۆر کۆنتترۆلم نەبوو لەسەر ئەمە چون وا بیر دەکەم کە ئەمە من یعنی لە نەتیجێ بیر و باوەڕی منە زۆر کۆنتترۆلم نەبوو لەسەر ئەمە بەڵام من چوارچێوێکم هەبوو کە ئەم کتێبە لە نێو ئەم چوارچێوە بنووسم ئێستا وا بیر دەکەم کە ئەم کتێبە یعنی ئێمە دەتوانین بڵین کە دژێ ژانرە ئێمە ناتوانین بڵین کە ئەم کتێبە کتێبێکی یعنی دابنینە لە نێو یەک چوارچوو یەک ژان بڵین ئەم کتێبە کتێبێکی یعنی ستایلی نووسینەوەی ئەم کتێبە ستایلێکی فەلسەفیە یا دەرووناسیە یا میژوویە هەموو ئەمانە لە نێو ئەم کتێبە دەتوانن پێیا بکەن بەشێکی زۆریشم فۆلکلۆری کوردیە و من ئاماژەم کردووە بە میژووی کورد میژووی پڕ لە تراژدی کورد کە بەشێکی زۆرە لە ئەم کتێبە بەڵام زۆر لەسەر فەلسەفەی ئەخلاقیشم کارم کردووە لەسەر ئەم کتێبە کە بەشێکی زۆری میژۆییە یعنی ئەم کتێبە بایەخێکی میژۆیی هەیە بۆ بەتایبەت بۆ کورد و بۆ ئوسترالیا بۆ خەڵکی ئوسترالیا کە ئەو کەسانە کە لەسەر ئەم کتێبە نووسینە بە دروستی ئاماژەم کردووە بە ئەمە کە من زۆر خۆشحاڵم کە ئەمانە ئەو کەسانە کە نەقدیان نووسیوە ڕاخنیان کردووە لە ئەم کتێبە ئەمە زۆر گرنگە بۆ من کە ئەمە زۆر دیارە کە بەشێکی زۆر لە ئەم کتێبە کوردیە بەشێکی زۆریشم لەسەر ئوسترالیایە کە من وا بیر دەکەم کە دەبێت زۆرتر ببینین چاوەڕوان ببینین کە بزانیم ئەم کتێبە بەکوێ ئەگەیت. کاک بێهروز لە هەندێک لەو وتارانە کە بڵاو کراوە سەبارەت بە کتێبەکەی ئێوە ئاماژە دراوە بەو ژانرانەواتە ئەدەبیاتی فەلسەفی ئەدەبیاتی بەرخۆدان ئەدەبیاتی زیندان هەروەها سنەتی ئەدەبی کوردی هەروەها ئەدەبیاتی شاراوە کام لەمانە بەڕای ئێوە زیاتر لە کتێبەکە بەرچاو دەکەوێت کام لەم ژانرانە سەردەستە یا بە شێوازێک ئەمانە وەک ئاماژەم دەرپرسەری سەرەتا پێشودا ئەمانە تێکەڵکێشەکەی وانیە کە بتوانی یەکیان وەک با بڵێن ژانری ئەسلی کتێبەکەت میشا بکەیت. بۆ خۆم ئەگەر بمەوەی کە قسە بکەم لەسەر ئەم کتێبە من ئەو بەشی کە یعنی بۆ من زۆر دیاریە زۆر بەرچاوە ئەو بەشەیە کە من لەسەر میژووی کورد قسەم کردووە و فۆلکلۆری کوردی و یعنی ئەو سنەتی ئەدەبی کوردی لە نێو ئەم کتێبە زۆر بەرچاوە بۆ من بەڵام شتێکی زۆر گرنگە بۆ من کە بەداخەوە ئەو کەسانە کە لەسەر ئەم کتێبە نووسینە یعنی نووسینەوە بڵاوکردنە وتاریان بڵاو کردووە کە زۆر پێ یعنی لەسەر ئەمە نەنووسینە ئەوە بووە کە ئەم کتێبە بەشێکی زۆری ئێمە دەتوانین بڵین زدی ئستێمارە زدی کۆلۆنیالیزمە کە ئەوە بەداخەوە زۆر نازانم بۆچی ئەو کەسانە کە ئەم کتێبە خوێندوونە لەسەر قسان نەکردوونە بەڵام زۆر گرنگە بۆ من شتێکی دیکەشم کە پێم خۆشە کە ئاماژە پێ بکەم ئەمەیە کە ئەم کتێبە ئێمە ناتوانین بڵین یعنی دابنین لە نێو ئەدەبیاتی یا ئەدەبی زیندان چون ئەدەبی زیندان ئەو کەسانە کە لە دریژەی میژوو لە زیندان بوونە زیندانیان تەجروبە کردو و لەسەر زیندان نووسینە زۆرتر تەوسیف دەکەن بەڵام ئەم کتێبە کتێبێکە کە من بە زۆر بەشێکی خەیاڵە و حتا ئێمە دەتوانین بڵین کە بە شێوازێکی یعنی سوورڕالیسم نووسیوەتی
کە من وا بیر دەکەم کە ئێمە هەتا ناتوانین کە ئەم کەتیبە بڵین یعنی دابنین لە نێو ژانری زەندان ئەدەبیاتی زەندان چۆن زۆر جیاوازە من بەبوونەوە ئەو شتانەکە بۆ من گرنگن کە زۆر بارچاون ئەوەیە کە ئەو بەشی کوردی ئەم کەتیبە کە لەسەر مێژووی کوردە و ئەو بەشی دژی کۆلۆنیالیزمە کە بەداخەوە زۆر لەسەر ئەمە قسەیان نەکردووە بەڵام بۆ خۆم ئەمە زۆر بەرچاوە و زۆر دیاریە. کاک بێهروز سیاسەتی سەرکوتکردنی پەنابەر و کۆچبەر ئەو سیاستەی کێسە دەوڵەتی ئوسترالی پەیڕەوی دەکات چەند لە کتێبەکە ڕنگدانەوە هەیە واتە خوێنەری کتێبی هیچ هەواڵێک جێگە لە چیاکان چەند دەتوانێت نیشانە و ڕەدی ئەم سیاسە کتێبەکە ببینێت ئەمە چەند ئەسەن کاریگەری هەبووە لە نووسینی کتێبەکە بەم شێوازە. ئەمە من دەتوانم بڵم کە ئەم کتێبە یعنی من چم بمەوێ چ نەمەوێ ئەم کتێبە لەسەر یعنی پەنابەرەکان و دۆخی پەنابەریەتی لە ئوسترالیا و لە ئەم دوورگۆ بەتایبەت لە سەری جیهانە یعنی ئەمە یعنی کێشەیەکی جیهانیە و من یعنی ئەو زۆربەی ئەو کەسانە کە ئەم کتێبە پێیان خۆش بووە ئەوە نەبووە کە ئەو کەسانان بوون کە زۆر یعنی چالاکی مافی مرۆڤن و ئەو کەسانان کە یعنی چالاکن لەسەر مافی پەنابەرەکان لەسەر جیهان ئەوە زۆر دیارە لە نێو ئەم کتێبە چون لە تایتڵی ئەم کتێبە ئەمە نووسیومە کە نووسینەوە لە زندانی مانوس ئەوە زۆر دیاریە یعنی شتێکی زۆر بەرچاوە و من یعنی لە نێو ئەم کتێبە زۆر لە وشەی پەنابەریەتی وشەی پەنابەر وشەی کۆچەر ئەم وشانە زۆر بەکارم هێناوە ئەوە شتێکی زۆر دیارە یعنی ئێمە دەتوانین بڵین کە کێشەی پەنابەریەتی یەکەم یعنی شتە لە نێو ئەم کتێبە یەکەم شتە کە ئەم کتێبە لەسەر ئەمە نووسیوەتی و من وا بیر دەکەم کە ئەمە شتێکی زۆر دیارە یعنی بەرچاوترین شتە بە نەزەری من. کاک بێهروز بەڕێزت ساڵی پێش فیلمێکت نردۆتە فستیڤالەکانەوە کە دواتر باسی دەکەین و هەروەها پێشی وتاریشت نووسیوە کە وتارەکان لە با بڵێن ڕۆژنامەکانی ئوسترالیا بڵاو کراوەتەوە و توێژت لەگەڵ کراوە ناسراویت وەک ڕۆژنامەوان و نووسەرێک لە زیندانی مانوس پرسیارەوەیە کە هەڵبژاردننی کتێب ڕۆمان نووسین ئەمە شێوازێکە بۆ زیاتر سەرنجڕاکێشانی بیری گشتی سەبارەت بەوەی کە لە مانوس دەگوزارێت وەک سیاسەتێک بۆ سەرکوتکردن وەک سیاسەتێک بۆ لە نێوبردنی ژیانی کەسانێک کە خۆیان لە سەرکوت ڕایان کردووە یا ئەمە ڕەوایەتی ژیان تا کەسی جەنابتە واتە ئەم کتێبە زیاتر دەلاقەیەکە بە ڕوانینی شێوازی ڕوانینی بەڕێزت بە جیهان یا دەلاقەیەکە بۆ دیتنی ئەوەی کە لە مانوس دەگوزارێت یا گوزەراوە. جەنابەت بە درستی ئاماژەت کرد بە یعنی ئەو وەتارەکانی کە من ئەو مەقالەکانی لە ئەم چەند ساڵە بڵاو کردومە لە ماڵپەرەکانی ئوسترالیا و دەرەوەی ئوسترالیا لە ئاستی نیوەنەتەوەیی و ئەم فیلمە کە فیلمی چۆکا پلیس تەلاستە تایم نازانم بە کوردی چۆن وەرەگەرنم من زۆر یعنی هەم زمانی ژورنالیستی بەکارهێناومە لەم چەند ساڵە هەم زمانی سینەما بەڵام ئەم کاتە من زمانی ئەدەبی بەکارهێناومە بۆ ئەوە کە من وا بیر دەکەم کە زمانی سینەما یا زمانی ژورنالیزم زمانێکی یعنی قدرەتی تایبەتی هەیە بەڵام زۆر ئەو زارفیەتیە نییە کە من بتوانم کە ژیان یا ژیانەوە لە ئەم شوێنە تەوسیف بکەم بۆ
ئەو کەسانە کە لە دەرەوەی ئەم دوورگە یعنی چاو دەکەن زۆر گرنگە چون من بیر و یعنی باوەڕم هەیە باوەڕێکی تایبەتم هەیە بە ئەدەبیات بە بوونەی ئەوە من ئەم زمانە هەڵبژاردومە بۆ ئەوە کە بتوانم ژیان یعنی ژیان زۆر گرنگە ژیان تەوسیف بکەم بۆ یعنی خەڵک بۆ کەسانی کە لە دەرەوەی ئەم دوورگە چاو دەکەن لە ئیمە من بە بوونەوە وا بیر دەکەم کە زمانی سینەما یا زمانی ژورنالیزم زمانێکی لاوازترە یعنی تا زمانی ئەدەبیات من زۆرتر بیر و باوەڕم هەیە بە زمانی ئەدەبی بەڵام زۆر کەس دەپرسن کە بۆچی تۆ ڕۆمانت نووسیوە ئەمە زۆر پرسیارێکی سادەیە و وەڵامێکی سادەیە هەیە من ڕۆمانم نووسیوە چونکە من یەک ڕۆمان نوویسم یعنی من ئەم ڕۆمانە یا ئەم نۆڤەلە نووسیومە چون من یعنی یەکەم جار من نووسەرم بەڵام خۆ دەریژەیە کیشاوە یعنی چەند ساڵ من لەسەر ئەم پرۆژە کارم کردووە کە دوای 5 ساڵ توانیمەت کە بڵاوی بکەمەوە یعنی لە ئەم چەند ساڵە من ژۆرنالیزم یا زمانی سینەما زۆر یان یەکەم ئەولەویەتم من نەبووە ئەولەویەتم من زمانی ئەدەبی بووە بەڵام خۆ دریژێکیشەوە ئیستا لە ئوسترالیا زۆرتر من وەکو ڕۆژنامەوان دەناسن یا کەسی کە کاری سینەما دەکا بەڵام من خۆم بە ڕۆماننووس دەناسم کە ئەوە وا بیر دەکەم کە یعنی من زۆر شتم نووسیوە کە چیرۆکم زۆر نووسیوە کە هیوادارم کە لە داهاتوو بتوانم ئامانەشان بڵاو بکەمەوە هێشتا کار دەکەین لەسەری لەگەڵ دکتۆر تۆفیقیان و هیوادارم کە لە داهاتووی نزیک بتوانین ئەمانە بڵاو بکەین بە ئینگلیزی. کاک بێهروز کەواتە ئەگەر بڵین ئەم کتێبە بە شێوازێک سیاسەتی پەنابەری لە ئوسترالیادا ئەو دەسەڵاتەی کە لەو دوی سیاسەتەکە و سیاسەتەکە دادەڕێژێت و بە شێوازێک بێمە دەڵێت کە ئەمە نەتەنیا کاردەسەڵات کە ڕنگدانەوەی کولتوری سیاسی ئێستەی ڕۆژئاوایە بەنسبەت پەنابەران دەخاتە ڕۆ و شەرمەزاری دەکات ئەمە چەند دەتوانێت بگشتی ئەو ئازارانش بگوازێتەوە کە پەنابەر لە جێگەکانی تری دنیا لە کەمپەکانی تری دنیا لە ئوردنەوە تا با بڵێن ئوروپا ئاڵمان ئەزموونی دەکات. ئەمە واقعیەتە کە ئەم کێشە پەنابەریەتی تەنیا لە ئوسترالیا نییە ئەمە کێشەیەکی جیهانیە ئەمە کێشەیە کە ئێمە دەتوانین بڵین کە وڵاتەکانی ڕۆژاوا دموکراسیەکانی ڕۆژاوا یعنی خەریکن لە نێو شەڕێکن لەگەڵ پەنابەرەکان ئەمە کێشەیەکی جیهانیە بەڵام ئەو شتەکە زۆر جیاواز دەکا ئوسترالیا لەگەڵ وڵاتانی دیکە وەکو وڵاتە ئەوروپاییەکان یا ئەمریکا ئەمەیە کە ئوسترالیا لە هەمویان خراپترە یعنی لە هیچ شوێنێک ئێمە ناتوانین پیا بکەین بدۆزینەوە کە وڵاتانی دیکە پەنابەرەکان بنێرن بۆ دوورگەیەکی زۆر لەورە لەوێ زیندانی بکەن بۆ 5 ساڵ و دوای 5 ساڵ بڵن کە دەبێت ئەنگۆ لە نێو ئەم دوورگە بژین بۆ هەمیشە ئەمە زۆر جیاوازە یعنی ئوسترالیا زۆر سیاسەتێکی خراپتر زۆر سیاسەتێکی دژی بە مرۆڤیەتی داناوە کە بەڵام ئەمە کێشەیەکی جیهانیە ئەمە کێشەیەکی جیهانیە و ئەو کاتە کە من ئەم کتێبە نووسیمە ئەم کتێبە من نەمنووسیوە بۆ ئوسترالیا ئەم کتێبە من نووسیمە بۆ خوێنەرەکانی کە من نایناسم یا ئەوان من نایناسم یعنی بۆ خوێنەرەکان لە هەموو وڵاتانی دنیا لە هەموو شوێنێک مەبەستم ئەمەیە کە ئەم کتێبە من یعنی بۆ
لا آست جیهانی نووسیما یعنی او هدف من اما بووە کە ئەم کتێبە لە ئاستی جیهانی بڵاو بێتەوە کە دی نازانم تا ئێستا کە زۆر باش بووە زۆر ریاکشنێکی باشم گرتووە نەتەنیا لە ئوسترالیا بەڵام لە وڵاتانی دیکە لە زانکۆکانی لە ئوروپا یا شوێنەکانی دیکە بەڵام هیوادارم کە لە داهاتوویەکی نزیک ئەم کتێبە بکەین بە زمانەکانی دیکە بە تایبەت بە کوردی و بتوانین بڵاوی بکەینەوە من دەتوانم بڵم کە ئەم کتێبە لە ئاستی جیهانی من نووسیومە و هیوادارم تەنیا دەبێت چاوەڕوان بمینین چون کتێب ئەدەبیات وەکو سینەما یا زمانەکانی دیکە نییە دەبێت چاوەڕوان بمین کە ئەم کتێبە بتوانێت ڕێگای خۆی بدۆزێتەوە. کاک بێهروز ڕێگەم پێ بدە پاراگراف لە کتێبەکە بخوێنمەوە پرسیار سەبارەت بەوە دەکەم. نووسیتانە کە بە ئەسپایی بەڵام کاریگەر هەموو زیندانیەکان بۆ باوەڕ دەکەن کە سیستمی کێرارکاڵ کە ڕەنگە بتوانین بە سیستمی سەپاندن وەریبگەڕینەوە واتە سیستمێک کە نابەرابەری و ئازار و سەرکەوت لە کۆمەڵگادا دەپارێزێت هەموو زیندانیەکان دەکات دژمنی یەکتر و دروستکردنی ڕقێکی قوڵ لە نێوانی کەسەکان لە زینداندا. زیندان دەسڵات دەپارێزێت و زیندانیەکان بەگشتی فێر دەبن بێدەنگ بن و تەسلیم قبول بکەن. لە حاڵدا زیندانیەکان کەسێکی ئاسایین کە بدوای ئاسایش و سەقامگیر دەگەڕن بەڵام زیندان دەیان کاتە کەسانێکی پڕ لە ڕق و دژی یەکتر. پرسیار ئەوەیە کە شکاندنی دیوار زیندگان بە تەنیایی لە هەلومەرجێکی ئاواداکێ و وەسفی دەکەن دەتوانێت کۆتایی بێنێ بەو سیستەمە یا بەگشتیە بێ سیستمی ڕوانین بگۆڕدرێت واتە ئەو دەسەڵاتە کە ئەو سیستەمە کولتوریە لە کۆمەڵگادا دەپارێزێت و جێگیری دەکات. من لە یەک مەفهوم یانە یەک وشەی زۆر گرنگ لە ئەم کتێبە بەکارهێناومە کە ئەمە وشەیەکی ئەنگلیزی دەبێت بە کایرەکیال سیستم کە ئێمە دەتوانین بڵین سیستەمی حاکم یا سیستەمی کە قودرەتی هەیە ئەو توانایی هەیە کە بتوانێت یعنی ئەم زەندانە بەڕێوە دەبا ئەم زەندانە دروست کردووە و ئەم وشەیەکی من لە ئەدەبیاتی فەمینیستی وەرم گرتووە کە بۆ ئەمە کە بتوانم ئەم سیستەمە تەوسیف بکەم. ئەم سیستەمە کاریەکڵ سیستم یا ئەم سیستەمە کە ئەم زەندانە بەڕێوە دەبا سیستەمێکە کە یعنی جەنابەت بە باشی ئاماژەت کرد کە کاری دەکات کە زیندانیەکان یا پەنابەرەکان قینیان لە یەک بێت خۆشیان لە یەک نەیەت نەتوانن تەحموڵی یەک بکەن و بە دژی یەک ڕاوەستن. ئەمە ئێمە دەتوانین من ئەم مەفهومە بەکارهێناومە تا بڵم کە ئەم سیستەمە کە لە دوورگەی مانوس هەیە ئەم سیستەمە کە لە دژی پەنابەرەکان بەکارهێناونە ئەم سیستەمە سیستەمێک نییە کە ئێمە تەنیا بڵین لە دوورگەی مانوسە کە ئەم مەفهومە ئەم وشە کە بەکارهێناومە نیشان دەدات کە ئێمە دەتوانین بڵین کە زیندانی دوورگەی مانوس ئەم سیستەمە تەنیا لە مانوس نییە. ئێمە دەتوانین بڵین کە لە ئوسترالیا یا لە شوێنەکانی دیکە یا لە وڵاتەکانی پێشکەوتوویش هەم هەیە ئێمە دەتوانین یعنی نمونەی ئەم سیستەمە لە بیمارستان یا لە پادگان یا لە شوێنەکانی میلیتاری یا حتا لە سیستەمی ئاموزشی لە زانکۆ بدۆزینەوە بەڵام سیستەمی ئەسلی یا سیستەمی کە ئەسڵە ئەم سیستەمە لە دوورگەی مانوسە کە من ئەمە بە سەر فەلسەفەی ئەگامبن فیلسوفی ئیتالیایی یا لە فەلسەفەی میشل فۆکۆ وەرم گرتووە یعنی ئەم کتێبە من لەسەر فەلسەفەی ئەم دوو کەسە نووسیومە کە بڵین کە ئەم زیندانە
تەنیا لە مانوس نییە کە ئیمە دەتوانین لە شوێنەکانی دیکە بدۆزینەوە لە یعنی هەموو استراکچەرەکانی یا چوارچێوەکانی سیاسی یا ئاموزشی لە ئوسترالیا یا لە وڵاتەکانی پێشکەوتوویش هەم هەیە بەڵام سیستەمی ئەسلی لە ئوسترالیا دوورگەی مانوسە کە زۆر ئەمە باسێکی فەلسەفیە کە چۆن ئەم سیستەمە کارێ دەکا کە ئینسان ئازادی خۆی لە دەست بدا ئینسان چۆن ناسنامە و چۆن هۆویەتی خۆی لە دەست بدا ئینسان چۆن ئەو فەردیەتی خۆیە لە دەست بدا کە ئەمە زۆر یعنی باسێکی فەلسەفیە کە من هیوادارم کە ئەم کتێبە یعنی ئیستا کاری دەکەین کە ئەم کتێبە بگەیتە دەست ئەو کەسانە کە لەسەر فەلسەفە ئاگامبن کار دەکەن ئەو کەسانە کە لەسەر فەلسەفەی فۆکو کار دەکەن تا ئێستا زۆر یعنی چەند کەس کە ئەم کتێبە خوێندوونە زۆر پێیان باش بووە زۆر شۆکە بوونە کە چۆن ئەم دوورگەی مانوس زیندانی دوورگەی مانوس دەبێت بە نمونەی ئەسلی کە یعنی ئەو کەسانە کە لە زانکۆ کار دەکەن لیکۆڵێنەوەی لەسەری بکەن ئەمە نمونەیەکی تایبەتە کە لە زانکۆ دەتوانن لەسەری کار بکەن هەر ئێستا ئێمە کارمان زۆر بووە دوای ئەمە ئەم کتێبە بەڵاو بووە چۆن زۆر ئەو کەسانە کە لە زانکۆ کار دەکەن پەیوەندیان گرتووە و پێیان خۆشە کە کار بکەن لەسەر ئەم کتێبە چۆن زیندانی دوورگەی مانوس نسخەی ئەسلی ئەم سیستەمە کە کەسی وەکو ئاگامبن قسە لەسەری دەکات دکتۆر من تۆفیقیان هەر سەبارەت بە کتێبەکەی دەنووسێت کە ئەم کتێبە هەم داستانە هەم ڕەوایەتە هەم مەدیتەیشنە هەم شیعرە یعنی ئەمانە بەیەک و هەمووی لە کتێبەکەی دەبینرێت بەڕێزت ئەم سنوورات تێپەڕاندووە و ئەمە شێوازێکی نوێی ئەو دەڵێ ئەمە شێوازێکە لە سوڕالیزم و بەڵام بەهۆی ئەوە کە باسی ئەو ئازارە قورسانە دەکات کە ئێوە ئازمونتان کردووە ئەوەی کە با بڵێن بە فارسیوتنی لە ناخۆداگای ئێوە هەڵدەقڵێت ئەمە جۆرێک بێ و کۆنتترۆلی بتوانن بکەن ئەمە جۆرێک بە وتەی دکتۆر تۆفیقیان سوڕالیزمی ترسناکە لەگەڵ ئەوە هی جەنابەت ئایا دەتوانین بڵین کتێبەکەی ئەوە لە ژانری سوڕالیزمی ترسناکە دەگونجێت دکتۆر تۆفیقیان بەڕوای ئامەیە کە ژانری ئەم کتێبە سوڕالیزمی یعنی ترسناکە سوڕالیزمی وەحشەتە من زۆر ناتوانم لەسەر ئەمە قسە بکەم بەڵام ئەو شتە کە بۆ من گرنگە ئەمەیە کە یعنی خۆم بیر دەکەم خۆم ئەم کتێبە و ئەم ئستایلە دەناسم کە ئەمە ئانتی ژانرە یعنی ئێمە ناتوانین ئەم کتێبە دابنین و بڵین کە ئەمە بە یعنی لە مەکتەبی ڕالیزمی جادویی یا سوڕالیزم نووسیوە یا ڕالیزمە یا کتێبێکی فەلسەفیە یا دەرووناسیە من وا بیر دەکەم کە زۆربەی ئەو کەسانە کە یعنی ئەو وەتارە لە گاردیان بەڵاو بووەتەوە کە دکتۆر تۆفیقیان ئەڵێت کە ئەم ژانری سوڕالیزم و وەحشەتە ئەمانە قبوڵیان کردووە کە ئەمە لە ژانری وەحشەتە سوڕالیزم و وەحشەتە بەڵام من وا بیر دەکەم کە ئێمە دەبێت چاوەڕوان بمینین کە بزانین کە یعنی زۆر وەتارێکی زۆر بگەیتە دەستمان وەتارێکی زۆر بەڵاو بێتەوە هێشتا ئەم کتێبە تەنیا 2 هەفتەیە کە بەڵاو بووەتەوە ئێمە دەبێت چاوەڕوان بمینین کە بزانین کە ئەو کەسانە کە نەقدی ئەدەبی دەکەن ئەم کتێبە لە چه چوارچێوەی ئەدەبی دادەنن ئەم یعنی ئەو چ ژانری پێ دەیناسن بەڵام بۆ خۆم من دەتوانم بڵم کە ئەم کتێبە زەدی یا دژی ژانرە حتا ئێمە ناتوانین بڵین کە ئەم کتێبە یعنی دابنین لە نێو یعنی ئەدەبیاتی زیندان ئەمە ئەدەبیاتی زیندان نییە ئەمە
زۆر شێوازێکی نوێیە و دەبێت بمێنین. زۆر سەختە بۆ من کە خۆم بەڵام کە ئەم کتێبە یانێ ئەم وشە قبول بکەم کە ئەمە سوورڕالیسم واشەتە، چۆن ئەمە سوورڕالیسمیشم نییە. کاک بێهروز، سەبارەت بەو فیلمەتان کە لەگەڵ فیلمسازی ئێرانی ئارەشی کەماڵی سەروستانی پێکەوە دروستان کرد و لە جەژنواری فیلمی ئوسترالیا و جەژنواری لەندەن بڵاو کرایەوە. چۆکە پلیز تەل ئەس دە تایم، چۆکە تکایە کاتمان پێبێژە. ئەم فیلمە چی؟ ئەمەش زۆر سەرکەوتوو بوو لە جەژنواری جیهانی بڵاو کرایەوە. فیلمەکە سەبارەت بە چی بوو؟ هەر ژیانی خۆتان بوو یا با بڵێن بەگشتی ئەوەی کە لە ئوردوگای مانوس دەگوزارێت یا شتێک ئەو دی ئەوانەوە ئەو ڕەوایەتەوە؟ و پێمان بڵێ تکایەکە چۆن دروست کرا فیلمەکە، چۆن لەوێ چێم با بڵێن چ کەرەسێ لە بەردەستی ئەودا و بۆ دروستکردنی ئەو فیلمە؟ ئەم فیلمە چۆکە پلیز تەل ئەس دە تایم ئەمە زۆر فیلمێکی تایبەتە، چون من ئەم فیلمە هەم لەسەر ژیانی پەنابەرەکان لە دوورگەی مانوسە، هەم لەسەر ژیانی خەڵکی مانوسە، یعنی خەڵکی بوومی مانوس. و من دەتوانم ئەم بڵم کە ئەم فیلمە نسخەی سینەمایی کتێبە یعنی ئەم کتێبەیە کە فیلمە و کتێبە دەتوانین دابنین لە پاڵی یەکە، هەردوویان یەکێکن. بەڵام یعنی من هەم لە نێو کتێبە هەم لە نێو فیلمە باسی یعنی دژی کۆلۆنیالیزم کردووە، باسی سیستەمی زەندانم کردووە، بەشێکی زۆری لەسەر مێژووی کورد و یعنی هەم لە نێو فیلمە زۆر پڕە لە موسیقای کوردی، پڕە لە یعنی موسیقای کوردی کە ئیمە دەتوانین بڵین کە ئاماژە دەکا بە مێژووی کورد و کەلتوری کورد کە ئیمە یعنی من خۆم وا بیر دەکەم کە ئەم کتێبە و ئەم فیلمە هەردووان یەکێکن و هەم لەسەر دەرووناسی، هەم قسەی فەلسەفی لە نێوی هەیە، هەم باسی مێژوو دەکا و هەم ئەمەیە کە ئەم زیندانە دەیناسنی بە خەڵک و هەم بەشێکی زۆرێکی کوردیە و هەم لەسەر کەلتوری خەڵکی مانوسە، وەکو خەڵکێکی دوورکەوت و وەکو خەڵکێکی لە ئوسترالیا یا لە شوێنەکانی دیکە بیر و تەفەکوری ئستێماری هەیە لەسەریان، وا بیر دەکەن لەسەریان کە ئەمانە فەرهەنگیان دوا کەوتووە. بەڵام لە هەم فیلمە هەم لە نێو کتێبە من فەرهەنگی خەڵکی مانوس و خەڵکی گینە وەکو فەرهەنگێکی تایبەت ڕێزم گرتووە لە ئەم فەرهەنگە و نیشان دەدەم کە فەرهەنگی ئەمانە یعنی ئیمە دەبێت ڕێز بگرین لە ئەم فەرهەنگە، ئیمە دەبێت ڕێز بگرین لە خەڵکی مانوس، ئیمە دەبێت ڕێز بگرین لە کەلتور و مێژووی ئەم وڵاتە کە ئەمە زۆر یعنی قسەیەکی دژی ئستێمارە، دژی کۆلۆنیالیزمە. دەبێت خەڵک فیلمە ببینن، دەبێت خەڵک فیلمە ببینن، بەڵام ئیمە زۆر یعنی لە هەم لە نێو فستیڤالەکان هەم لە ئەو کەسانە کە لە سینەما چاوان کردووە لە ئەم فیلمە زۆر ریاکشنێکی زۆر گەورەمان گرتووە کە ئەم فیلمە باسی چی دەکا، باسی دژی ئستێمار، باسی ئەم زەندانە، باسی کیشەی پەنابەریەتی، باسی کورد، باسی مێژووی کورد کە من هیوادارم ئەو کەسانە کە کتێبە دەخوێنن فیلمێشان ببینن، چون ئەمە نسخەی سینەمایی ئەم کتێبەیە. کاک بێهروزی بووچانی، ڕۆژنامەوان، شاعر، فیلمساز و نووسەری کورد، زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامە تایبەتەکە.